خۆشانی نووسیار لە وەرزی نوێی کتێبەکانیدا کتێبی پەیامبەرێک کە خودای ئەوی لە خۆی تاران دبووی نووسەر ڕەزا بەهرانی چاپ و بڵاو کردەوە. بێگومان ئەم بەرهەمە هەڵبژاردەیەکە لە کۆی بەرهەم یاخود لە کۆی دیوانەکانی ئەو کا لە دووتوێی 314 لاپەڕەدا ئامادەکاری بۆ کراوە لەلایەن شنەنووری و زاری. ئەم کتێبە بە ئاگداری بێگومان خانەوادەی ئەم هونەرمەندەیە کە تیایدا نووسەر با بڵێن هەڵبژاردەیەکی زۆر لە شعرەکانی ئەو یاخود ژمارێکی زۆر لە بەرهەمەکانی ئەو کە لە دیوانە شعرەکانەوە وەرگیراون کە بە درێژایی نزیکەی 65 ساڵی تەمەنی خۆی نووسی بوونی. کتێبی پەیامبەرێک کە خودای ئەوی لە خۆی تاراند بووی ڕەزا بەهرانی چاپ و بڵاو کرایەوە. ئەم بەرهەمە هەڵبژاردەیەکە لە سەرجەم کتێبە شعرەکانی ڕەزا بەهرانی و لە دووتوێی 314 لاپەڕەدا کاری ئامادەکردن و وەرگێڕانی لەلایەن شنەنووری و زاری بۆ کراوە. ئەم کتێبە بە ئاگداری ماڵباتی نووسەر هەڵبژاردەیەکی شعرە لە سەرجەم دیوانە شعرەکانی ڕەزا بەهرانی کە بە درێژایی نزیکەی 65 ساڵی تەمەنی نووسی بوونی. کتێبەکە پێکاتبوو لە 73 شعرینێ و 11 کتێب کە هەر شعرە و دەلالەتە لەو قۆناغا فکری و ئەدەبیەی بەهرانی تێدا بووە. لە وەرگێڕانی شعرەکاندا بێ سڵەمینەوە و خۆراوەبوون لە هیچ شعرێکی نێو دیوانەکان پێش هەر شتێک هەوڵیان داوە ئەو فەزای لە شعری بەراهانیدا هەیە وەک خۆی بیکوردێنن هاوکات تەکنیکی شعرەکانیش تێک نەچن وەکو خۆیان بمێننەوە.